کەمترین خەڵکی سنوورەکە لەم مەعمەلە سودمەند بوون. داواکارین لە ڕێگای حکوومەتەوە چەندین جا کۆبوونەوە لەگەڵ یەکەی ئیداری شارەکە و لانی ئەمنی شارەکەیشە کۆبوونەکان بێ ئەنجام بوون. داواکارین ئەم جاریان لانی ئەمنی وعدیان پێداون شتێکمان بۆ بکەن. داواکارین ئەو وعدانە ببنە سەر و شتێ بۆ گەنجانی گوندی گورگەی شامات بکەن کە کەسانمان هەیە شادارن و لە ماڵەوە ئیشان نییە، بەڵام لە مەعمەلانێکەوە ئاماژەمان پێکرد خەڵکی سووری لێ خەڵکی شۆرانتری لێ کە شادیان هەمان شادەی ئەوە ئێمانەیە ئەتنێتە ئینگراون. ئەگەر وەڵام نەدرێنەوە بەپێی خواستەکانی خۆمان نەبێ بەرداوامین دێنە بە خۆپچەندانەکان. داواکارمان لە مەعمەلەکەیە کە وەکو پێویستی کارمەند بێ، پێویستی کرێکار بێ، پێویستی حەفارە و شتی ئەوانە بێ بۆمان دامەزرێنێ. هەتا ئیستا وەکو ئەوە هیچ ئیسفادەی وەمان نەکردەوە خەڵکی دێیەکە لەگەڵ ئەمانە زۆر ئاتوین بۆ لایەن. ئێمەش لەبەر ئەوەی کە وعدیان پێماندا بۆمانیان نەکردەوە ئیستاچێ ئاتوین مزاهرە و خۆپیشاندانەمان دروست کردووە و لەگەڵ لایەنی حکومی و لەگەڵ خایمقامشە چەند جارێک دانیشتوین هەر بۆم کێشەیە نەگەشینەتە نەتیجەیەک. بەس ئیستا ئێمڕۆ ئاسایش تۆزێک وعدی داوە ئەگەر بۆمان بکەن تا چەند نازانین سەرەگرەیان نە. ئێمە داواکاری ئەوەمانە ئەو ئیشانی کە بەیەما کرێ پێمان بکەن. ئێمە داواکاریمان لەوە بۆ لاوە نیە بڵێن وەڵا هەموو ئیشەکان ئێمە دەیکەین، ئەو ئیشانی کە بەیەما کرێ